من ئێستا فیستیڤالەکە بەردەوامە چەند خەڵاتێک دابەش کراوە و ئێستا وابزانم ئیسراحەتێکەکەن و دوایی دەچن فیلمێک تەماشا دەکەن بەڵام من میوانێکم لەگەڵا مامۆستا یاسین ئافتا و مامۆستای زانکۆ بەشی فیلمسازی بەڵێ مامۆستا من زۆر چاوپێکوتنی جەنابتم بینیوە کە باس لە زۆر بە جوانی باس لە ناشنالیتی کوردەکەی باسی لە کورد باسی ئەواگەی کە کوردبوون شانازیە ئەکرێ من شانازی بکەم بۆی کە کوردم وەکو عەرەب وەک فارسێک وەک تورکێک وەک ئینگلیزێک ئێمە لێرە لەم فیستیڤاڵە فیلم پەخشەکرێ فیستیڤاڵی فیلمە ئەگەر هاوڕابی لەگەڵما دوایی وەڵام بێتەوە ئێمە واتێک گەیەنراوین دایمە ئێمە میلەتێکی بەندەستین ئێمە ناتوانین حکمڕانی خۆمان بکەین ئێمە دەبێ میلەتانی سەردەست حکممان بکەن ئێمە چۆن دەتوانین لە ڕێی فیلمەوە لە تاشی کورد بگەینین کە بەڵێ جەنابیشت وەکو هەموو میلەتەکانی تر هیچت کەمتر نییە لەوان ئەگەر زیاتر نەبی یعنی ئەمە چۆن چێتە ناو وجدانی ئێمەوە کە شانازیکردن بە گەلی خۆت بە زمانی خۆت بە کەڵچەری خۆت عیبە نییە تۆ ئەبێ شانازی بکەی بەڵێ تەبەر خەڵک دووشتی تێکەڵ کردوە ڕەگەزپەرستی لەگەڵ نەتەوە پەروەریە ئێمە کورد هەر لی نایە ڕەگەزپەرست بێ نایزانێت ئەگەر ڕەگەزپەرستیش بووینە دڵنیا بەو نەتوانێت چواردۆرمانە سایچیان نەمابوو خوا ڕەحمی کردووە ئێمە ڕەگەزپەرستنی بەس نوختەی قۆتیشمالەوە ڕەگەزپەرستنی سەیری کە لە هەموو مێژووە جینۆسایدێک بەناوی کوردۆ نابینی بە دەگمەن هەندێک هینمانەیە هەندێک غەڵەتمانەیە وەکو تاک ڕەنگە دکتۆر ئێمە هەر خاکمان داگیر کراوە خاچی کەسمان داگیر نەکردێکمان بەڵام سەرباریەوەش ئێمە زۆر بە بەهێزی ماوینەتەوە یعنی ئەو هەموو سەیری نەتەوەی زۆر گەورە یعنی لە هێرشی داگیرکاریان کراوەتە سەر نەماون بەس ئێمە ئەو هەموو هێرشەمان کراوەتە سەر سێرەکەی ساوەکو قەندوەکو کێوەکانی کوردستان بەرزترین ماوین زمانی ئێمە لە هەر کات زیندووترە هونەری ئێمە چاندی ئێمە لە هەر کاتێک زیندووترە لە ڕێگەی ئەگەر وەڵامی بێمە سەر وەڵامی پرسیارەکەت تاوان ئەوەی کە ئێمە خۆمان بەکەم بزانین ئەوە شتێک کە تیامان ناچێنراوە یعنی بۆ نمونە لە بەرامبەر عەرەبە بە حکمیەوەی عەرەب خاوەنی قورئان و ئیسلامە بۆ نمونە ئێمە بم هۆیە وا لێکرێن کە ئێمە خۆمان لە چاوانە بەکەم بزانین لە کاتێکا ئێمە زۆر لە عەرەب زیاتر خزمەتی ئیسلامان کردووە فترەی یەکەمی ئیسلامی لێ دەرچێ پێغەمبەر درودی خوای لێ بێ لەگەڵ هاوڵەکانیان ڕەنگە باشترین خزمەت بە ئیسلام کورد کردی بێت زانە ئاینی هەرە بەناوبانگەکان طریقە سۆفیەکان تۆ زانی بەوەی طریقە سۆفیەکانی هی کوردەوە ئیسلام تا چۆ ڕۆشتۆ بەبێ ئەوەی یەک قەترە خوێن ڕژابێ تا هیندستان تا ئەندۆنیسا تۆ تەزۆرکە شێخێکی گەوری وەکو ئێمە شێخی مەولانە خالیدی نەقشبەنی یعنی موریدی هەیە لە جەزائیر لە ئەندۆنیسیا یعنی لە هیندستان لە پاکستان هەموو ئەمانە چین هاتوون ئەم مرۆڤانیان بینیەوە کوردیان بینیەوە کە چەند جوان مسلمان بووە دوای ئەوە یەکسەر ئەم بازرگانە کوردەکانیان بینیوە لە ڕێگەی ئەمەوە مسلمان بوون اینجا لە ڕێگەی هونەرەوە ئەنی ئێمە لێرە خۆشبەختانە تەمان من ئەو پەڕیشانازیەوە مامۆستام لە زانکۆی سلێمانی کە زانکۆی دایکە دڵی کوردستانە من پێم وایە سلێمانی دڵی کوردستانە کەرکووک شتێکی ترە کەرکووک زۆر خۆشەویستە ڕەنگە ڕۆح بێ ڕەنگی بەس سلێمانی زۆر گرنگە بۆ کوردستان هەر بەوەی ئەوەی گرنگشە بۆ کوردستان زۆر پیلانی لەسرە هەوڵێن دایبڕن لە کوردستان ڕقی لە هەویە کوردیەکەی خۆی بێ بەڵام ئێمە لەم جۆرە فیستیڤالانە دیسانەوە تەرکیز لەسەرم هەویە تاکەینەوە ئێمە لێر لە فیستیڤالەکە خۆشحاڵانەیەکێک لەوانەی کە خەڵاتمان کرد هەستناکەی دکتۆر ئەوەش لەوانەیە وەهمێ بێ کە ئەوان دروستیکەن ئەوە تا من و تۆ خەڵکی سلێمانین و زۆر کوردیشین وانە بێگومان ئەزانی ئێمە کاک سۆران ینی ویستم شتێک باسکەم لە ڕێگەی هونەرەوە چۆن ئەتوانی تۆ کوالیتی خۆت سەلمێنی سەیریکە لە هەموو شەرقی لە هەموو خۆرەڵاتی ناوەڕاستە گروپێک بە کوالیتی کامکاران نادۆزیتەوە کە لەو ئاستە بەرزیە مۆسیقا پێشکەشا بڕۆ ئەو چاوپێکەوتانە یا ئەو نووسینان ڕەخنەیە هونەریانی کە لەسەر کامکاران نووسراوە بزانە چۆن تەقدیری ئەم هونەرە عەزیماکەن ئێمە لە بەخشینی خەڵاتی نۆبڵاو ساڵی کە بەخشرا بەشین عەبادی بینیمان چ سەرسامیەک چ موعجیزەیەکیان پیشانی عالەمە کە مۆسیقای کورد دێتوانێت لە چه ئاستێکا بێت هونەری ئینسانی کورد کوالەتی ئینسانی کورد لە سینەمای لای یەڵمازگۆنای دەرەکەوێت لای کاک بامەنی قوبادی دەرەکەوێت لای هیشام زەمان دەرەکەوێت تازەترینیان بۆ نمونە لای کاک مامەسا هەوراز محەممەدی خۆمان جوانە ئەوە چیرۆکە جوانە بێگومان ئەتۆ سێری سینەمای مسریکە
بەو هەموو بەرهەمەوە بەو هەموو مێژووەوە کە ئەگەڕی بە دوای فیلمی کوالەتیە ڕەنگە 20 فیلمی کوالەتی بەرزی وەکو فیلمەکانی بامەنی قوبادی مامۆستا یەڵماز گۆنای هیشام زەمان هونەر سەلیم چەند ساڵە خەریکین ئێمە زۆر گومانە فەترەگەشین جا من مەبەستم لەوێ تەکید کەمەوە کە ئێمە ڕەنگە خەڵکی تر لە ڕووی چەندێتیەوە لە ئێمە لە پێشەوە بێ بەڵام کوالەتی ئینسانی کورد زۆر 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 بەرزە ئەویش یەک شتی لە پشتەوەیە حەزارەتێکی 12,000 ساڵی یعنی ئێمە لە بۆشاییەوە ناتون خەڵک بۆ ئەزان ینی سابۆن منەتەوێکی وەکو عەرەب دەرکەوتنی لە جەزیرەی عەرەبیە زۆر 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 کۆن بێ 2000 ساڵە ڕاستە وەرە ئەو شوێنی کە ئێمە تیا ئەژین لە کوردستانی باشوور لە ڕۆژاڤا لە باکوور لە ڕۆژهەڵات هیچ شوێنێکی تیانە کە تاریخەکەی لە 10,000 ساڵ کەمتر بێ خۆ ئەمانە کامکارەکان بە تەنیا دەرکەوتەیەکی هی 100 ساڵی هی مۆسیقای کوردی نین ینی مێژوویەکی دوور درێژ بەشێکیشی هاتۆتە ناو جینات و کرۆمۆسۆمانەوە ینی ئێمە بەبێ ئەوەی زیادە ڕەوی بکەین لە پەسەندانی خۆمان ئێمەش مرۆڤین وەکو هەموو مرۆڤەکانی تر وەکو هەموو کۆمەلگاکانی تر عیب و عار و خەوشی خۆمانەیە بەڵام لە بەرامبەر ئەو تەوژم و ئەو هێرشانی کە ئەکرێتە سەرمان بۆی خۆمان بچووک پیشان بین بۆی خۆمان هەمیشە بە ژێردەستە ببینین پێمان وابێ کە ئێمە بەس ئەو کاتە جوانین کە کۆیلەی خەڵکی ترین کە ژێردەستەی خەڵکی ترین بەڕاستی بێ ڕوبەڕووی ئەمە ببینەوە هۆکارەکەی هەرچیەکە هۆکارەکەی هەرچیەکە من ناڕازیم لە دەسەڵاتێک لە حیزبێک لە بنەماڵێک ئەمە مانایەوە نییە کە لەنەوە هاقیچیە بەسەرەوە مامۆستا من نمایشیشی کامگارەکانم بینی لەسەر قسەکەی جەنابەت پێم وا بێگەر هەڵە نەبم مەلیکەی نەرویج بوو کۆنسەرتەکە دانیشت یعنی بەڕاستی من شەنازی مەکرد کە چەند ئەم کوردانە بتوانن ئەم مۆسیقایە بەم ئاستە بەرزە پیشانی گەلانی تر بن بەڵام ئەوەی کە ئێمە بتوانین ئەم ئیشانە فیلم بۆ نمونە مۆسیقا شانۆ بتوانین بیکەین بە لەناو خۆمانە بیکەین بە بزنس بە کوالیتیشی باش و بتوانین ببینێت دەروی وڵاتەکانی خۆش دەروی وڵاتی خۆشمان بۆی کە زیاتر فەرهەنگی ئێمە بە خەڵک بناسیێنین تا چەند ئەتوانرێ ئەمە زۆر 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 کاک سۆرانیانی زای پۆتەنشەڵەتی شیمانەوەی ئێمە کە لە هونەر لە ڕێگەی هونەرەوە کۆمەڵێک ئامانج بپێکین یەکەمیان ئەوەیە کە شوناسی خۆمان تۆخکەینەوە دووەم دنیابینی خۆمان لە ڕێگەی هونەرەوە پەخشکەین سێم پارەشمان دەست بکەوێت ینی ئەزانین چی هونەر ئێستایەکێکە لە کانگا گەورەکانی پارەپیاکردن لە دنیاە وڵاتی وەکو سعودیە بەو هەموو کۆت و بەندەوە کە سعودیە هەیەی کۆمەلگاکی محافزەکار مؤسسێکی دینی محافزەکار دەسەڵاتێک کە پێشتر لە ژێر هەیمەنێکی دینی محافزەکارە بۆ سێرەکەی هونەر و کولتوری کردووە بە بابەتێک بۆ پارەپیاکردن ساڵانە دەیان هونەرمەندێنە دەیان فیستیڤالی جیاوازی هەیە ژینگەی سعودیە بەراورد کە بە کوردستان زۆر زۆر لە پێشترە کۆمەڵگەی کوردی لە ڕووی کرانەوە و پێکەوە ژیان و تەقبولکردنی شتی تازە زۆر لە کۆمەڵگەی سعودی لە پێشترە دەسەڵاتی ئێمە زۆر 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 لە دەسەڵاتی ئەوان بۆ تەقبولکردنی ئایدیا و فکرەی باش ڕەنگە ئەشوات لە پێشەوە بێت بۆیە کوردستان ژینێکی زۆر زۆر باشیە بەڵام ئێمە ئامانجمان بەتەنیا نابێت لە کولتور ئەم پارە پێکرێت بەڵام تۆ سەیریکە کۆمپانیایەک بێنە لێرە فیلم دروستکە یەک دنیا ئاماژەی ئیجابی لەسەر کوردستانەیە خۆر ئەو نێ کۆمپانیا گەنی پارە سەرفەکا و کۆمەڵە خەڵکە خاتە سەر ئیش ئەم کۆمپانیایە کە دێڵە لە سلێمانی لە هەولێر لە دۆکیشتانەی کە قەت نەبینراوە مەسەرەن ئەگەر لە هۆلیود و لە بۆلیود و بێن بتوانن لۆکیشنی کوردستان چیرۆکەکانی کوردستان بەکاربێنن مەسەڵەن بێگومان و جاویستمە و ئاماژەیە بم کە کۆمپانیایەک دێت لێرە ئیشێکی هونەریەکە خۆی بۆ خۆی کۆمەڵە ئاماژەی هەیە یەکێک لە ئاماژەکانەوە کە ئیستیقرار هەیە سەقامگیری هەیە لەو شوێنە یەکێکی تر لە ئاماژەکان ئەوەیە کە خەڵکی ئەمینی لێ چکە کۆمپانیا ناچێت بۆ ژینگە خەڵکەکەی دزی لێ بکە خەڵکەکەی ئەو کەسانی کە ئەو کارمەندانێ بە پەلامار بدرێن یعنی بەڕاستی کولتور یعنی ئەتوانین بڵین مادێ ماتریالێکی زۆر 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 چاکە بۆ ئەوی کە گەنجەکانی خۆمان توانەکانی خۆمان بەگەر بخەین پارە بێنینە کوردستان بەڕاستی ئەوش بە خەڵکانی سپۆر ئەکرێت کە بتوانن ئەو پلانەدا کۆتا پرسیار بەڕای تۆ ئەمەل هەیە بۆلیودێکی کوردی دروست بە یا هۆلیودێکی کوردی جانەکەم چی هۆلیود یا کورد هۆلیودێکی کوردی ئێمە ئەگەر تەرکیز بکەینە سەر ئەم هونەرە ئەتوانین هەموو شتێ بکەین ئێمە خەڵکی زۆر زۆر بە کوالەتیمانەیە بەڵام خۆمان کۆ نەکردوێتەوە پلانمان نییە پاری پێویست سەرف ناکەین وەکە پارێش سەرفەکەین بەپی پێویست باش سەرفی ناکەین زۆر زۆر سپاس ناتوانین